ڤایرۆسی کۆرۆنا یەکێتی تۆپی پێی کوردستانی ناچار کرد کە یاریەکانی خولی نایابی کوردستان بە بێهاندەر بەڕێوە بچێت و ئەوەش دەیبینین یاریگای سیروانی نوێیە کە بەبێ هاندەر دێربی سلێمانی تێدا بەڕێوە چوو لە یەکێک لە یاریەکانی هەفتەی حەڤەی خولەکەدا یانەی سیروانی نوێ لە یاریگای خۆی لە دێربی سلێمانیدا میوانداری پێشمەرگەی هاوشاری کرد. گێمی یەکەم سەرڕای بەهێزی یاریەکە بە تایبەتی یانەی پێشمەرگە کە چەندین هێرشی مەترسیداری ئەنجامدا لە بەرامبەریشدا سیروانی نوێ بە چەند هێرشێک وەڵامی میوانەکەی دایەوە بەڵام گۆڵی هەردوویانە بەخاوێنی مایەوە. سەرەتای گێمی دووەم یاریزانانی سیروانی نوێ باشتر بینران و چەندین هێرشیان ئەنجامدا یاریزانانی پێشمەرگەش بە هەمان شێوە سەرڕای گۆڕانکاریەکانی ڕاهێنەری هەردوویانەش بۆ گۆڕینی ئەنجامەکە بەڵام سەرکەوتوو نەبوون لە کۆتاییشدا یاریەکە بەبێ گۆڵ کۆتایی هاتوو بە خاڵێکیش هەردوویانە یاریگایان جێهێشت. بەس لە ڕووی فەنیەوە هەردوو لە من پرسی ئەمڕۆیەکە بوو لە هەرە یارە ناخۆشەکانی دەوری کوردستان من زیاتر بۆ ئەو شێگەڕێنەوە ینی یاریگاکە نازانم ڕاست یاریگای ئێمەیە بەس زۆر خراپ ینی چۆنە لە یارمەتی ئێمە یان نە یارمەتی ینی پێشمەرگەیە تا لە ڕووی فەنیەوە تۆزێ یاریەکە ئاسی باشتری بەدەست پێوە دیار بێت ئەیتر عادەتەن بیریشت نەچێت دێربی دوو تیپی شارێکیش ینی تۆزێ حساسیەتیا دروستە بێ بەس سوپاس بخوا ینی موهیمە نەمان دۆڕان بڵێم بە ئەنجامەکە رازی و من رازی نەبووم بەس دەسەڵات نیە ینی ئەگەر بم دۆڕانە ینی بە ئەنجامەکە بە من لە من پرسی حەزمەکە سێخاڵ یاریەکە بەدەستبێنین ویشمان لەسەر سێخاڵ یاریەکە کردووە بەس کە نەو بردبێتەوە ینی دەسەڵات نییە دەسەدا سەد ئەگەر تۆ لە بیدایەتی یاریەکە سەیرت کردا ینی ئەو کۆڕی ماتەمی نییە ینی هەر حتا بە هەردوو تیپەکەەوە خۆی یاریەکە چەنە سارد و سەر بوو بێهاندەری ژەوانەیتر سارد و سڕی کردبوو. والله بتأكيد يعني سيروان فرقي زور بقوته وبينين سيروانيش لا بيش رزبندية كان دومن سيمن منافسة أجر الإمام ببردان بون بويا كم ضغط لسر هردو فرقة بو إيميش بتايبتي يعني أم مرحلة دوم باشي من روحية باشا سيبردنوا لقل تعادل يعني المهم ندو رايتا دوم شديش ساحة يارينية يعني تصور كم ئەم ساحە بەکەڵەکنا یاریتی بکەیت بەو بەرامبەربوونە یانەی سیروانی نوێ خاوەنی 25 خاڵە و دابەزیە پلەی چوارەمی ڕیزبەندی و پێشمەرگەی سلێمانیش بە 7 خاڵ چووە پلەی نۆمی ڕیزبەندی خولەکە. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پێیام سلەیمانی.